هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و ئەم بەرەبیانی ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە دانیشتنەکەدا دەنگی لەسەر ئەم یاسایەدا بۆ هەموارکردنەوە لەگەڵ ئەوەی ناکۆکی و گرژی دروست بوو لە نێو پەرلەماندا بەڵام دوجار یاساکە تێپەڕێنرا لەسەر و بابەتەی کە هۆکار چییە ئەم یاسایە ناکۆکی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران وەکوت لە سیاسیەکانی لێکردوێتەوە و لەم یاسا نوێدا چی دەکرێت چی دەستنیشان کراوە لە بەرژەوەندی کەرکووک چی دەشکێتەوە و چی پرسە گرنگەکە کەرکووکە کە خاڵی ناکۆکیە لە ئێستادا کە ڕەنگە بڵێن پرسەکە تەنها لە نێو کەرکووک و لە نێو عێراقیشدا نەماوەتەوە لەلایەن هەرێمی کوردستان نەماوەتەوە خەریکە دەبێتە پرسێکی تەنانەت ئەقلیمی نێودوڵەتی لەسەر پرسی کەرکووک بەبوو هۆی بوونی خاکەکەی و بوونی ئەو نەتەوە جیاوازانی کە لە نێو کەرکووکدا بوونیان هەیە لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز شوان محەممەد کە بەڕێزیان ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستانن ڕاستەخۆ لە کەرکووک کۆمیانمان دەبن گفتوگەی زیاتر لەگەڵەوەدا دەکەین کاکشوان زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەم یاسایە هۆکاری چییە کە ئێستا دیسان کوت لە سیاسیەکانی لە نێو پەرلەمان کردوتە دووبەرە سەرنجتان چێ لەسەر یاساکەیەوە زۆر سپاس دیارە هەموو لایەک ئاگادارین یعنی لە دوای 2005ەوە نەتواندرا لە کەرکووک هیچ هەڵبژاردنێکی پارێزگا بکرێت کێشەکە لە بینی هەرسێ پێکهاتە بە زەقی ڕەنگی داوەتەوە تورکمان و عەرەبەکان لە ڕابردوو بە حجەی زۆر جۆرا و جۆر ڕێگری زۆریان کرد لەوەی کە لە دوو خولنەیان هێشت هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بکرێەوە کەرکووچیان دواخست کەرکووچیان دابڕان لە کۆمەڵێک با بڵێن بەرژەوەندی ئینتیخابی ئەوانە دیارە ئەم جارە ئیرادەیەک هەبوو بۆەوەی بەڕاستی چیتر کەرکووک دوانەخرێت دانەبردرێەوە ئیسtisنا نەکرێت لە هەڵبژاردن ئەو مافی خەڵکی کەرکووک و دانیشتوانی کەرکووک بە گشت پێکاتەکانەوە مافێکی ڕەوایە بۆ ئەم جارە ئیرادەیەک هەبوو بۆ جێبەجێکردنی ئەوە بوو ململانێکی زۆر هەم لە ناو پەرلەمان هەم لە نێوان کوت لە سیاسیەکان هەم لە شەقام هەم لە ئیعلام زۆر گفتوگۆی لەسەر کرا یاسایەکی تایبەت هەیە بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەو یاسایە دوو جاری تر هەموار کراوەتەوە ئەمە هەمواری سێمیەتی دیارە ئەم شەو بە درنگانی شەو دوای هەڵایەکی زۆر لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەنگی بۆ دراوە یاساکە چۆتە بواری با بڵێن جێبەجێکردنەوە کێشەکان لەسەر ئەرزی واقع لە کەرکووک ململانەیەکە لە بینی بەڕاستی پێکاتەی کورد و تورکمان و عەرەب دیارە ئەوان لە ڕابردوو لەوە ئەترسان کە زۆرینەی کورد لە هەڵبژاردن زۆرینە دێنێ و حکوومەتی مەحەلی پێک دێنێ و ئەوان پێیان وایە کە جاریچکە کورد ئەگەڕێتەوە و کوردیش هەوڵی خۆی داوە لە چوارچێوەی یاسا و دەستور و مافەکانی خۆی داوای کردووە کە ئەو یاسایە کەرکووکیش بگرێتەوە هەڵبژاردن لە کەرکووک بکرێ ئەم جارە یاساکە هەموار کراوەتەوە کە ئەکرێت دەخاڵی تایبەتمەندی بە پارێزگای کەرکووک هەیە ئەم دەخاڵە ئەتوانین بڵێن نیواونی و ڕێک هاوبەشە 6 خاڵی ئەکرێ خاڵی ئیجابی بن خاڵێک بن کە کورد سوودیان لێوەرەگرێت و 4-5 خاڵیشی تایە بەڕاستی ئەو خاڵانی کە کورد سوودیان لێوەرەگرێت لە ڕاستیە ئەنجامدانی هەڵبژاردن بۆ خۆی خاڵێکە ینی ئەکرێ وەکو خاڵی ئیجابی تەمەشای بکەین چونکە پێشتر بە هەموو قوتی خۆیان تورکمان و عەرەب دژی وەستانەوە نەیان هێش لە دوو خولی ڕابردوو ینی نزیکەی 15 ساڵ کەرکووچیان دابڕان لە هەڵبژاردننی ئەنجومەنەکان ئەم جارەکە هەڵبژارد نەکرێ ئەمە خاڵێکی ئیجابیە خاڵی دووەم کێشەیەک لە کەرکووک هەیە کێشەی تەعریبە ئەم یاسایە بەشێکی لەم کێشەی حەل کردووە ئەویش گەڕانەوەی بۆ ئەحسا و سەرژمێری ساڵی 57 کە ئەکرێ بڵێن لەو سەرژمێریانەی کە لە مێژوو عێراق کراوە تا حدێک نسبەتێک نەزاهەتی تایە ئەحسای 57 لەبەرەوەی ئەو سەردەمە سەردەمێکی ئارام و هێمنتر بووە لە ئێستا کەمتر ململانی هەبووە بۆیە ئەو ئەحسایە پشتی پێبەستراوە خاڵی تر مەسەلەن با بڵێن بە یاسا ڕێگری کراوە لەو عەرەبە هاوردانەی کە هاتوون و بە تایبەتیش ئەوانەی مادەی 140 وەرگرتووە و ئێستا لە کەرکووک ماونەتەوە ئەمە جارێککە ڕێگرتووە لە مەسەلەی تەعریب خاڵی تر ئەکرێ بڵێن تازەیە لە ناو بابەتەکەیە گەڕانەوەی سەرگەڕان و گوندەکانی دەوروبەرێتی کە ئەمە بە یاسا ڕێکخراوە ئەو ناحەیە جارێککە
هەڵبەتە لە ساڵی 57 ئەم نەحەیە سەر بە هەولێر بووە، سەر بە کەرکووک نەبووە، هەرچەندە لە بەرامبەرشدا زابیش خراوەتە سەر کەرکووک کە ئەو کات لە 57 زاب لەسەر با بڵێن مووسڵ بووە. خاڵە سلبیەکانیشی تێدایە ئەکرێت چەند خاڵێکی دیاری بکەین یاساکە خودی یاسا باسی خاڵە سلبیەکانەکەین. بەڵام بەر لەوەی کە جنابە باز لە خاڵە سلبیەکانەکەی من پرسیارێکم هەیە لەسەر پۆستە ئیداریەکانی کەرکووک، پۆستە ئەمنیەکانی کەرکووکە ئەمە خاڵێکی گرنگە. پێشتر ئەم پۆستانە لە دەستی کووردا بوون، بەپێی ئەم یاسای هەڵبژاردنە ئەم پۆستانە چیان بەسەردێ؟ یەکێک لە طبعاً گرنگی ئەم هەڵبژاردنە بۆ کورد ئەوە بوو کە لە دوای 16 ئۆکتۆبەر کورد هاوێر کراوە لە دەسەڵاتی ئیدارەی محەلی کەرکووک و هەموو ئەو پۆستانەی کە گرنگ بوون مافی خۆی بوو بە پێی استحقاقی هەڵبژاردننی 2005 ئەنجومەنی پارێزگای کەرکووک وەریگرت بوو لێی وەرگیرابوو بە پارێزگاریشەوە. دیارە لەم یاسایە جاری چکە هەوڵیان داوە یعنی کۆسپێکی گەورە دروست بکەن، ئەویش بەوەی کە ئەڵێن ئەنجامی هەڵبژاردن نابێتە پێوەری ڕاستەوخۆی دابشکردنی پۆستە ئیداریەکان. ئەمە بە جۆرێک لە جۆرەکان عەرەب و تورکمانەکان ئەم خاڵیان داخل کردووە بۆ ئەوەی لایەنی کەم ئەگەر سبەینی هەڵبژاردن کرا کە خۆیان یەقینیان هەیە کورد زۆری نەدێنەیە لەبەرەوە ڕێگریەکیان کردووە. کاکشوان لە ڕاستیە من ئەمەوێ نمونەیەک بێنمەوە لەسەر ئەم خاڵە. ئەگەر ئەوان ئامانجیان ئەوە بێ ڕێگری بکەن لەوەی کە بە هەڵبژاردن هەرچەندە ئەم خاڵە خۆی ڕوحی دیموکراسی لە ناو یاساکەیە کوشتووە، چونکە یەکێک لە بنەماکانی دیموکراسی هەڵبژاردنە هەڵبژاردنیش زۆری نەو کەمینەیە، هەرچەندە ئێمەی کورد لە ئاستی عێراق پشتمان نەبەستووە بە زۆری نەو کەمینە، پشتمان بەستووە بە ڕێککەوتنی سیاسی و لە ڕابردووش من دەمێ ئەمە بەبییر بینەرانی بەڕێز بێنمەوە. لە ڕابردوو ئەگەرچی لە هەڵبژاردننی 2005 ئەنجومەنی پارێزگای کەرکووک کورد 29 کورسی لە کۆی 41 کورسی هێنابوو، بەڵام دیسان هەر ڕێککەوتنی سیاسیمان لەگەڵ پێکاتەکان کردووە. ئەوە تا سەرۆکی ئەنجومەن محافز کورد وە سەرۆکی ئەنجومەن دراوە بە تورکمان، جێگری پارێزگار و کۆمەڵی پۆستی تر دابشکاری لە پۆستەکان کراوە. ینی ئەوە نەبوو بڵێن کورد زۆرینەی هێناوە ئیتر بۆ خۆی حکوومەتی محلی پێکێناوە نەگەڕاوەتەوە بۆ پێکاتەکان نا بە پێچوانەوە بەپێی ئەم یاسایە ئەم تەوافقا ئەمێنێ با دەبێ بمێنێ، بەڵکو یاساکە تەکید لە تەوافقە کاتەوە. خۆی یاساکە با بڵێن ئەگەڕێتەوە بۆ تەوافق ئەڵێ بەپێی ڕێککەوتنی سیاسی و پێکاتەکان دەبێ پۆستەکان دابشکرێن، نەک بەپێی استحقاقی هەڵبژاردن. خۆی لە ئەسلا کەرکووک ئەم خاڵەی پێویستە لە بەرچی لەبەرەوەی من ئەڵێم ئەگەڕێنەوە بۆ هەڵبژاردننی 2005 کاتێک کورد زۆرینەی هێنا بەڵام گەڕای بکات و دەست پێش خەر بێ بۆ داکۆکیکردن لە وەرگرتنی ئەم پۆستانە وەکو پێشتر کە لە ڕاستیە ئەمە بەڵێ من دەمەوێت ڕوونکردنەوەی لەسەر ئەمە بدەم. ئەزانی ئەمە والێک دێنەوە ئەگەر کورد زۆری نەش بێنێ وەکو ڕابردوو ئەگەڕێتەوە بۆ پێکاتەکان ڕایەن وەرەگرێ و ڕێککەوتنی سیاسیان لەگەڵاکە و پۆستیان پێئەدا. ئێمە لە ڕابردوو وامان کردووە و لە داهاتوش هەر دەبێ وا بکەن چکە پارێزگای کەرکووک خصوصیتێکی تایبەتی هەیە، فرە پێکاتەیە و پێکاتەکانیش زۆرن لەگەڵ یەکتری و دەبێ بەرامبەر یەکتری بە ڕێککەوتنی سیاسی بۆستنەوە. بەڵام لە ڕاستیە یاساکە ڕوحی دیموکراسی تیانە و هەڵبژاردن بۆیە ئەکرێ بۆەوەی چێ زۆرینەی هێنا بە حڕێتی خۆی پۆست و وەزیفەکان دابش بکە. بەڵام ئەمە لێرە ڕێگریەکیان کردووە. ئەمە جۆرێک لە جۆرەکان تەواوکردنی ئەو بیرۆکەیە کە لە ڕابردوو هەبوو کە 32 بە 32 دیاری کرابوو، جۆرێک لە جۆرەکان ئەو بیرۆکەی تێدایە. باشە کاتە بە کورتی نازانم ئەگەر جنابە باس لێوکرێت بە کورتی دەمەوێت باس لە خاڵە سلبیەکانی خاڵە ناباشەکانی ئەم یاسایە بکەین بۆ کورد دیارمە بەستمە بۆ کەرکووک. جارێ ئەوەلەن ئێمە قسە لەسەر خودی یاساکە بکەین کە هەموار کراوەتەوە. لە دەستپێکدا ئەو یاسای سانتیگۆل 1.7 ئەمە ڕێژەیەکی بەرزە بۆ گروپ و بۆ لیستە بچووکەکان قورسایی و سەغەراتێکی زۆری دروست کردووە بە ئاسانی ناگەنە کورسی. ئەمە یەک. دووەم لە ڕاستیە ئەوەی کە باسمان کرد کە ئەڵێ
سەرکەوتنی لیستەکان نابێتە هۆی فراهەمکردن و دابینکردنی پۆستەکان بەڵکو بەڕێکەوتن دەکرێت. ئەمە دووەمیان. سێمیان ناحەی زابیش بە تەواوەتی بەپێ ئەم یاسایە خراوەتە سەر کەرکووک و بە جۆرێک لە جۆرەکان دەرفەتی داوە ئەوان بە حوڕێتی خۆیان لیستەکە بەشداری بکەن و چۆنەڵێ سەرژمێریەکە ئەو ئەحسایی کە پاکسازەیە کە لە لیستەکە یاکرێ ئەوانش ئەگرێت ناگرێتەوە ئەوان ناگرێتەوە بڵێ. ئەوەی تر فقرەیەکی تایە ئەڵێ ئەوانەی پێش 2023 لە کەرکووک بوونە و ناویان لە محافەزاتی تر بووە ئەگەرچی ئەمە فقرەی دووەمی باز لەواکە لە مادەی دەبێ بگەڕێنەوە بۆ ئەحسای 50 بەڵام بە جۆرێک مەتاتێتێکی تایە بۆ هەندێک لە عەرەبەکان کە لە کۆنەوە لە کەرکووک بوونە لە دوای 50 هاتوونە بەڵام هەندێک لە ئەحسایەتی دواتر لە کەرکووک بوونە. خاڵی تر مەسەلەن ئەکرێ دەمێت لەسرم ئەم خاڵە بوەستی نەگەر کاتمان مابێ کاکشوان دواتر باسی خاڵەکانی کە کە ئەڵێ ئەوەی کە پێش 2023 لە کەرکووک بووە نفوسی شارەکانی دەرەوەی کەرکووک بووە تەرحیل نەبووە ئەمانە دەتوانن دەنگ بن بە پێ یاساکە لەو کاتەیە ڕێژەی کورد چۆن بوو؟ تەواوکردنی فەقەرەکە ئەڵێ بەمەرجێ ئەحسان 57 بێت. ئەمە گرینگە چونکە ئەمە ئەو کەسەی کە هەموارەکەی نووسیوە بەڵێ نا ئەم فەقەرەیەیان من لە خاڵی سلبی دامناوە و هەرواش دانراوە لە ناو سۆسیال میدیایە وا بڵاو بووە کە ئەم خاڵیان لە خاڵە سلبیەکانە دژی کورد بەڵام نا ئەگەر لێی وردبینەوە زۆر سلبی نییە چونکە جارێککە تەکید لە ئەحسای 50 دەکاتەوە لەبەرەوە ئەو کەسەی کە بەشداری ئەو نوێنەرە کوردی بەشداری لە نووسینەوەی ئەم هەمواری ئەم یاسایە کردووە وریا بووە تێگەشتووە جارێککە 50 بۆ داناوەتەوە واتە ئەو عەرەبانەی کە لە کەرکووک بوونە پێش 2023 و نفوسیان پارێزگای تر بووە یان بە جۆرێک لە جۆرەکان ئەم مەتاتێتەی تایە ئەمە ئەیڕەوێنێتەوە تەکیدکەینەوە لە فەقەرەکە ئەڵێ دەبێت دوجار تەکید لەواکاتەوە کە ئەحساکەی 50 خاڵێکی دیکە هەیە کە نازانم کورد بۆچی کە ئەمە ڕەنگە پرسیاری من نەبێ خەڵکی کەرکووکیش دایمە بە بەردەوامی چەند جار بەرنامەمان لەسەر کردو باسییان لە ناوکۆکی حیزبەکان کردو کاریگەری و ڕنگدانەوەی لە ناو کەرکووکا کردووە ئەویش بۆ یەکەم جار لە بابەتی دابشکردنی پۆستەکان کە جەنابیشە باسی لێوە کرد لە سەدا 32 هەڵگیراوە ئەمە ئەم بڕگەیە دژی کورد نییە کاکشوان یعنی بۆچی کوردیش لەسەر بابەتێکی واکەوتونە بوونێتە دووبەرە دەزانین کە دابشکردنی پۆستەکان دژی کووردە کورد ناتوانێت خۆی بەخواستی خۆی داوای پۆستەکان بکە. لە ڕاستیە پرسیارەکەت باش حاڵی نابم یان لی تێنەگەیشتم باسم لەوە کرد لەبەر بابەتی دابشکردنی پۆستەکان کە خۆشە باسی لێوە کرد پێشتر کە کورد بوو لەمە دوابۆی نیە پۆستە ئیداریەکان ئەمنیەکان بەخواستی خۆی داوای بکە دەستنیشانی پۆستی بۆ نمونە پارێزگاری کەرکووکە بەڵکو لەمە دوا بە ئیتیفاقیە پێشترش بە ئیتیفاقیە بۆ بەڵام زیاتر کورد لە کەرکووکە باڵا دەست بوو توانیوێتی داوای پۆستە گرنگەکان بکە بەڵام ئێستا جۆرێک لە دووبەرەکی دوو ڕای جیاواز ئەبینرێت لەوەی کە بەشێکیان لەگەڵ ئەم بڕگەیەدان بەشێک لە کورد بەشێک لە حیزبەکان بەشێکی دیکەیان لەگەڵ ئەم بڕگە و خاڵەدا نین بۆچی ئەم دابش بوونە بەدی ئەکرێ؟ بەڵێ لە ڕاستیە لە ڕابردوو ئەو یاسایە جێبەجێ نەکرا کە 32 بە 32 بە 32 بوو بۆ هەر پێکاتەیە 32 بشتی وا جێبەجێ نەکرا لە ڕابردووە پێکاتەکان لە ئەنجامی هەڵبژاردننی 2005 دابشکاریەکیان کردبوو جۆرێک نزیک لە ئێستحقاقی دەنگدان بوو بەڵام ئێستحقاقی دەنگدانیش بە تەواوەتی نا یعنی جۆرێک نزیک بوو لە ئەوە مەسەلەن بۆ نمونە پارێزگار کورد بوو جێگرەکەی عەرەب بوو سەرۆکی ئەنجومەن تورکمان بوو و پۆستەکانی تریش لە ناو شار کە نزیکەی 140 پۆستن دابشکاری کرابوو مەسەلەن بۆ نمونە بەڕێوەبەری گشتی نفوس عەرەب بوو بەڕێوەبەری گشتوکاڵ کورد بوو بەڕێوەبەری بۆ نمونە سەرچا ئاویەکان کورد بوو ئەوەی تر تورکمان بوو یعنی دابشکاری کرابوو ئێمە وتمان ینی لە 2005ش
بە تەواوەتی ئستحقاقی هەڵبژاردن نەکرای پێوە بەڵکو با بڵێن ڕێککەوتنی سیاسی کرابوو لە ئیستایە کە ئەڵێن لە ئیستایە کە لایەنێک ئەڵێ من 32 بە 32 نەهێشتووە بەڵام لە بەرامبەر ئەوەشدا ئستحقاقی هەڵبژاردن پێوە نییە برگەیەک لەم یاسایە ئەڵێ دەبێت ڕێککەوتن بکرێ خۆی لە ڕاستیە ئەگەر واقعی قسە بکەین کەرکک دەبێت ڕێککەوتنی تیا بکرێ ناکرێ مەسەرەن بۆ نمونە سبینێک کورد زۆرینەی کورسەکانی برد بچێ بەبێت تورکمان و عەرەب پۆستەکان دابشکە نەگەڕێتەوە بۆوان سەرکەوتو نابێت شکالی بۆ دروستە بێت کۆسپی بۆ دروستەکەوتوی نابێت کاکشوان لە ڕاستیە سوودێکی ئەو تۆی نابێ بەقەت ئەوەی کە ڕێککەوتن گرنگترە ئێستا ئێمە لە کەرکک پارێزگارمان لێ وەرگیراوەتەوە زۆربەی هەرە زۆری بەڕێوەبەرایەتیەکانمان لێ وەرگیراوەتەوە پشتگوێ خراوین ئەمانەوێ لە ڕێگای هەڵبژاردنەوە بەشێک لەو پۆستانە بەدەست بێنینەوە ئەمەش بەوا کرێ بەڕاستی چیتر کورد واز لە دووبەرەکی بێنێ کورد بگەڕێتەوە بۆ کەرکک بە کوردستانی بوون بە کوردایەتی ئیش بکەن ناواز لە سیاسەتی دووبەرەکی و حزب حزبێنە بێنین و کورد پرۆژەیەکی و استراتیزیێکی بۆ کەرکووکە بێ بەڕێز شوان محەممەد ئەندامی مەکتەبی سیاسی حیزبی زەحمەتکێشانی کوردستان لە کەرکک و میوانی مە بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاکشوان